فەرمان ناسراوە بە گەورە گەنجە قسە خۆشەکەی سۆشیال میدیا تووڕەیە لەبەرەوەی خیانەتی لێکراوە پەردا لەسەر ڕاستیەکان لادەدات بۆچی مەلا قاتیلی پێ باشترین گەنجی کۆمیدیکاری سۆشیال میدیایە چۆن باسی خۆشەویستەکەی دەکا ئایا بەنیازی هاوسەرگیریە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. فەرمانجان بەخێر بێ لە بۆ کەناڵ و پێیجی کلیل میدیا. زۆر سپاس، زۆر مەمنونە، گۆش بەخێر بێن، سپاس. فەرمانی گۆڵ لە سۆشیال میدیا ئێمە هەموو تۆ دەناسین. فەرمان ئێستا لە چ بوارێک کار دەکاتن لە سۆشیال میدیا؟ وەڵا هەر لەگەر مستەفای مامستەفا و عەزیزناتۆ هەر بواری یانی سناپی ڕۆژانێ و شتێکی بکەین پۆز دەکەین. ئەی بابزانین فەرمان خەڵکی چێن دەرە و تەمەنی چەندە ئەگەر ئاسایی بێتن؟ تەمەنەکە ئاساییە تەبیعیە. تەمەنم 30 ساڵم، ینی 1993 و خەڵکی خەباتیشم. ئەی ئاساییە بزانی فەرمان چ قەومێکە؟ ئاساییە گەڵاڵی بەشانازیەوە. چ دەکات لە خەبات؟ لە خەبات گەڵاڵی لە هەموو شوێنێکی هەیە، لە هەموو شوێنێکی کوردستان هەیە و ئیمەش هەر ئی هەولێرێ بووینەوە لای قەراج و کەندێناوی لەوێندەر ها لە زمانی ئەوەی هەیە حکوومەتی بەعس لەگەر هەراتنەکەی چوینە ئێران و لە هاتنەوەش دوایە حکوومەت ئەمەی ناردە خەبات لەوێ دەنیشتە جێ بووین. ئەی بابزانین ئەو گەنجە قۆزەمان تاوەکو چ ئاستێک خوێندوێتی؟ هەتا پەیمانگاش تاواخی دەمەعات. لە چ بەشێک؟ ئینگلیزی. ئینگلیزی باشە؟ بەخوای لە بیرم چووە. زۆر چاکە مادامەیە هەندێک بە ئینگلیزی قسەما بۆ بکە. قورسا. Yes, no. How are you? Where are you from? I am fine. Thank you. ئەوانە دەزانم باشە لە بیرم نەچووە. فەرمانجان لەبەر چی پاشگیری گەورەت بەناوەکە دۆناوە هۆکار چییە؟ گەورە لەقەبەکەم. ئەزە لەقەب زۆرە بەس ئەو گەورەیە زیاتر ئەو بەگەنە لەقەب زۆرە. گەورە لە چه هاتیە؟ گەورە لە چه هاتیە بەخۆی هەر ئینسانێک لە ناو خەڵک ڕێزی خەڵکی گرت ئەو خەڵک ڕێز دەگری. هەر خۆشت پێ گچکەبی ناو خەڵک ئەوە بە خۆت گەورە دەبی، خەڵک گەورەت دەکاتن و هەر کەسەکیش ڕێزی خەڵکی نەگرت ئەوە خەڵکی ڕێزی ناگری و هەر کەسەکیش خۆی پێ گەورە بوو بۆ دڵنیا بە ناو خەڵکی گچکە دەبتەوە. ئەی بابزانین فەرمان چۆن هاتە ناو سۆشیال میدیا پێشە و کارە چ کارێکی دەکرد؟ تەبیعیان پێشتر ئیشم دەکرد، کاسبیم دەکرد، بەس برادەرێکم هەیە شێخ عەلی ئەوی لەگەر مەلا قاتیلیە ئەو هەر برادەری منداریمە کوی چاوم بە دنیای هەرینایە ئەویشە چای بە دنیای هەرینای یەکتریمان ناسیۆ برادەرین برادەری مندارینەوە هەتا ئێستا. ئەو بوو کە لە نێزێک ڕا ئەمنی دەناسی دەیزانێ من بەهرەی هونەریم تێدایە گوتی وەرە ناو سۆشیال میدیا و ئەو شتانە ئەمنی زۆر خۆش دەوێ عەلی بەجددی قسەم نەشکان گوتم بە سەرچاو ئەو بوو ئەمنی هینا هەولێرێ ئەگەنا خۆم لە خەبات بوو هینا هەولێرێ و بەو بە برادەرەشی ناساندم ئەو وەی کرد لەگەوی تێکەر بووم کە تێکەر بووین و دەستمان بەکاری هونەری کردەوە. پێشەوە بێنە سۆشیال میدیا چ کارێکت دەکرد؟ فڕنی. وەستای فڕنی. ئێستاش وەستاوە. ئێستاش مەزبووتم. نا ئێستا ئیش دەکەم ئیشکە دەکەمش لە مەتعەمیمە. لە مەتعەمی ئیش دەکەی بە هەمان شێوە ئیش فڕنی دەکەی بەردەوام؟ نا. ئەی بابزانین پێشەوەی فەرمان دەربکەوێت لە سۆشیال میدیا بەرنامەی ئەوەی هەبوو ڕۆژێک دەربکەوێت و ببێتە کەسێکی کۆمیدی یاخۆت زۆر بە سوودفە هاتە ناو سۆشیال میدیا؟ ناوێم شش چاوەڕوان نەکراوە بلو من سوودفە بوو ئەم فکرم لەوەی نەکردەوە بێمە ناو سۆشیال میدیا بەس شێخ عەلی ئەو تەکلیفەی لێ کردم و ئەمنیش قسەی ناشتێنم. ئەی بابزانین فەرمان تاوەکو ئێستاکە لە چەند ستاف بەشداری کردو و کاری کۆمیدی کردووە؟ ئەوە یەک ستاف تەنها باز ئەو ستاف. ئێستاش هەر لەگەڵ ئەو ستافەمای؟ نەمایمە. هۆکاری نەمانە چییە؟ هۆکار
هۆکارەکەی وڵی هۆکارەکەی تەنها خۆ بە گەورەزانین و پۆز و ئەو شتانە بوو. هۆکاری نەمانە لەو ستافا هەڵە لە خۆت بوو یا هەڵە لە سەرۆک ستافەکەت بوو وە لەبەر چی؟ هۆکار وڵای بیدایەتێت تو کێکێک ئیش پێێتە بیدایەت کێکێک ئیش پێێتە هەموو شتێک لۆ دەکات یعنی زۆر بە ئەنتیکەی لێ دێتە پێش ئەت نایناسی جارێک کۆ وایەنە بەس کە دەست و مستی خۆی دیت و ئیشی پێت نما ئەوزە سیناریۆیەکی لۆ دەجێڕتن یان شتێکی وا لۆ دەکاتن لۆی جیاب یانێ دەنگوانە دوورن لە ڕاستی هۆکارەکە پارە بوو بێ؟ ناکوێ ئەسڵەن ئەمە لە پیدایەتەوە تا ئاخیری ئەتا لێکی جیابووینەوە هیچ مشکلەی پارەمان نەبووە چ ئەم بم چ ئەو بی هیچ مشکلەمان نەبووە. ئایا سوودمەندێکی باش بووی کە لەو گروپە بەشدار بووی؟ بەخوای چەند سوودمەند بووی؟ چەند سوودمەند بووی؟ ئەخەم لە گروپەکەیدا نەبووم. قەیداکە لە گروپەکەشدا نەبووی چەند سوودمەند لە بووی؟ گروپەنگۆی سوودمەند نەبوویمە لە بەرۆی لە ناو گروپەی نەبوومە. هیچ هیچ. بەڵام فەرماجان خەڵک ئاوای نەدەدیت تۆ هەموو کاتێک لە سەفەر بووی وا لە باشترین چێشتخانەکانان دەخوارد ئەی ئەوە چی بوو؟ وایە ئەوە چێشتخانەکانەوە هەموو ڕیکلام بوو وا سەفەرەکانیش هەمووی ڕیکلام بوو چوون و هاتن و دوتێل و هەموو شتێک بەلاش بوو. بینی خۆمان بێ واتە ژیانی سۆشیال میدیای خۆشە؟ ژیانی سۆشیال میدیای؟ ئەرێ وەڵا خۆشەوە خۆزیە. ئەی فەرمانجان تەنها تۆ لەو ستافە نەمای یاخود هاوڕێکانیش لەگەڵ تۆ نەمان؟ نا بەخۆی ئەو گروپە دەزانن یعنی لە قەدیمەوە لە پێشتریش ینی خەڵکەش زۆری تێدا بووە بەس کەس تێدا نمایە لە ئێستاداش ئەمن بوو مستەفا بوو عەمە شێخانی بوو عەزیزناتۆ بوو ئانەش هەموو ڕۆشتین کەس ئەوەی بازەکەی کەس لەو ستافە نەماوە ئەی ئێستا چێ لەگەڵ تۆ هاتووە؟ مستەفای عازی ئەمیریە عەزیزناتۆیە عەمە شێخانیە هەموو لەگەیەکین. ئەو هاوڕێیانی تازە ناوتێنە بەنیازینە دووبارە ستافێکی نوێ دابنێنەوە؟ ستاف بۆ شتانە لە کنەمە نییە ئەمە ئەستانە شتانەمان هەنە دەزانی ئەوانە شتانیان دروست کردیە ستاف و نازام سەرۆ گروپ و ئەو شتانە ئەمە برادرین لەگەیەکین بە شەو بە ڕۆژ لە خۆشی لە ناخۆشی لەگەیەکین شتێک خۆشە بوو سوحبەتێک بوو بابەتەنێ لۆمە نەبی لۆ هەموو کوردستان بیتن پاخش دەکەین. فەرمانجان بەڵام بینەرەکانتان بڕاوبۆ ناکەن کە ئێوە واسان لە یەکتری هێنا بێتنەوە دەڵێن ئەوە تەنها ئاکتێکە ئایا بینەران دڵنیا دەکەوێت کە تەواو ئێوە واسان لە یەکتری هێناوە؟ کا قورعانەشی لێ کاکە قورعانەکەم لێ بێنێ با قورعان سوندی پێ بخۆم وەڵا کاکە نماینە نەمانێت یعنی ئێوە بینەرەکانتان بەکار ناهێنن ئەی ئەگە دووبارە گەڕانەوە لای یەکتری تەنها بۆ ئەکتیڤی بوو ئەو تووڕەبوونەیە لۆی دڵنیا بە بێخەم بە هیچ سیناریۆ نییە و ڕاستە و لەگەیەک نماینەوە ئێستامە چارەمان پێکەوەینە. فەرمانجان ئەی ئەگەر ڕۆژێک سەرۆک ستافەکە بێتەوە لاتان و داوای لێبوردووتان لێ بکە و بابەتەکە ڕۆم بکاتەوە کە لەسەر چ هۆکارێک لە ئێوە تووڕەوە ئێوەش لە ئەو تووڕەبوون ئامادەی دووبارە لەو ستافە بەشدار بیەوە؟ نەخێت دەزانین لە بەرچە ئامادە نیمە لەگەرشی دانیشتیم لەبەر ئەوەی ئەم بخۆم شتەکانم هەموو لێ دیتە کە لێم دیت ئینسانش کە شتێک لێ دی دووبارە سیقە و متمانە مەحاڵە. هەمومان دەزانین سمێڵەکە زۆر لەلا خۆشەویستە ئامادەی ئەگەر ڕۆژێک چۆ لای ئەو کەسایەتیە قسەکانی خۆشکاند و سمێڵت بتراشی؟ ئەگەر بچمەوە ئەگەر چوومەوە سەر و سمێرم دەتراشم لەبەر ئەوەی پرسەکەشم زۆر خۆشەویستە تازەم چارتەوە دەیتراشم. زۆر چاکە گەورە لە ڤیدیۆیەک دەبینین جۆرجێکدایەنە ناو لەشت ئایا چ هەستێک بوو ئایا ئەوە ئاکرد بوو یاخۆی بەبەوەی تۆ ئاگار لێبیتێن ئەو کارەیان بەرامبەرت کرد؟ نا هەر ڤیدیۆیەک هەر فلیمەک ئەمن و مستەفا دامان بنابایە لەوەی دڵنیا بەی سیناریۆنە بەس فلیمەکان نەبێت فلیمات بەخۆی سیناریۆیە بەس ئەوایندی نەخێر هیچ ئەوە نەبووە ئەو جە نەکەر ئەو فلیمە ژیانی ئەو جورجە دەنگدانەوەی گەلەگەلە زۆری هەبوو نزیکەی 300 ملیۆن دیتیتی ئەو ڤیدیۆیە و ڤیدیۆش کەشمان کرد ئەو سێنیەکە من و مستەفا بووین کردمان ئەوە بە شانازیەوە یعنی ئەو ڤاینەرە عەرەبانەش هەموو لە چاوەمەیان کردەوە و تەقلیدیمەیان کردەوە و دەنگدانەوەکی زۆر زۆرشە و چەندین کەسایەتی جیهانیش بەناو بانک
زۆرش بەناوبانگ لە پرۆفایلی خۆیاندانەیە. فەرمانجان پارچە ڤیددیوەکی تری تۆ هەبوو زۆر سەرنجی ڕاکێشام تەلەی مشک لە دەم و چاو دەدەم ئایا لەزگەی ئەو تەلەی مشکەی هێشتا بە سمێڵ دووەمایە؟ نا پەیوەندمایە دەزانی هەتا ئەومان دیتەوە نەفت بە نەفت پێمانداینە ئەوەمان کرد لێمان کردەوە زۆر زەحمەتمانی زۆر. فەرمان چی تێ بۆ ڕۆیشتۆکەت؟ لۆ هاتوهەیە هەتا ڕۆیشتووەبی ئەی خۆشەویستت هەیە؟ قلک هەیە ئێستا هەیە هەروە نەڕۆیشتە. بەنیازی کەی هاوسەرگیری بکەی؟ واللهی ئیشاءالله هەتا ئەو ڕۆژەی خوای گەورە قەلەمی لێ دەدا. ئێمەش پیرۆزبای لێ دەکەین ئینشاڵڵا بۆ نسکانەشی ناتەکەی دەخۆین. ئیشاءالله بەسەر چاو خوای پاکلاوە لێ دەینم. بەخێر بێوە گەورە جان گەورە تاوەکو ئێستاکە دڵی شکاوە؟ بەڵێ یەک جار لە هەموو تەمەنم. فەرمانجان هاوڕێیەکانت بازەوە دەکەن فەرمان لە شەهر زۆر باشە دەتوانێت شارێکمان پێشکەشکەی؟ باش بەسەر چاو شعریان وتە کامەوە پێ خۆش وتە یعنی قسە دەرێ وەکو شوشە بە کە شکاندت ینی بیان بڕە ئەزت ئەو شتێت کردیا ئەوانت بڕیا بزەبت هەر کەسەکان بشتێنی لۆی دڵنیا بەدەی بڕم یان هێشتا نەت بڕیا؟ نان هەروانە باشەوە هەڕەشە نییە؟ هەڕەشە نییە ئەدی لۆ کابراام دەشتێنی ئێوەیانە؟ ئەی باشە فەرمان بزانین کەسێکی لێبوردە یاخۆ لێبوردە نییە؟ زۆر لێبوردەما بۆزان کووە کەسەکی هەتا بری بەڕەحمم بەس لە هەمان کاتدا لە هەندێک حاڵەتشدا هەتا بری کەسەکی بێ ڕەحمم. باشە تازە کۆچت ئەمن لێبوردەمە لەو لەژێری دایان بڕمەوە بەس لە هەندێک حاڵەت هەیەیانی ئیسان بەدەستە خۆی نییە لێبوردە دەبێتن بەس چ لێبوردە یعنی لەگەر کەسی مەسلحتی نا ینی کەسێک بی شەڕەکە عادزیە کە شتێکی ئەو هەیە ئەوە کێشە نییە و لێبوردەی وایەنە بەس هەندێک کەس هەیە مەسلحتی لەگەڵ ئەو شەخسانە دەبی زۆر بێڕە. فەرمانجان بیستمان کە تۆ دڵت شکاوە ئایا لە مۆدوا بەردەوام دەبی لە قسە خۆشەکان لە سۆشیال میدیا ئایا بەنیازنی لە هیچ درامایەک و فلیمێکی سینەمای بەشداربی؟ هەر بەردەوام دەم لۆی دڵنیا بە دەرێ هەتا ئێستا زانیتت کەسێک بمریتن ساعەتەکەی دەستی ڕاوەستی نەخێر دەمری بەس کاتژمێرەکە هەر بەردەوامەوە هەر ئیش دەکا با لە شانۆی لۆم هاتیوە لە شانۆی ڕاستەخۆ. ئەی لە هیچ فلیمێکی سینەمایی پێشنیاریت بۆ نەهاتووە؟ با لە فلیمی سینەمایش ئەوم لۆکلای ینی بەشداری بکەم. دووبارە بەخێر بێ و کاک فەرمانی گۆڵ. زۆر سپاس زۆر مەمنونە گۆش بەخێر بێن. پێمان خۆشە لەو بڕگەی پرۆگرام فەرمانجان لە نێوان چەند کەسایەتێکمان بۆ هەڵبژێری ئامادەی؟ ئامادەمە. فەرمانجان لە نێوان بەرشلۆنە و ڕیال کامیان هەڵدەبژێری؟ لە مداری و ریالم هەتا ئێستا هەر ریال مەدرید. ئەدی لە نێوان کریستیانۆ و میسی؟ کریستیانۆ. ئەی لە نێوان دوو هونەرمەندی میلی کە زۆر بەناوبانگن ڕێز و سڵامان بۆیان هەیە لە نێوان ئاوات بۆکانی و هەمە زیرەک کامیان هەڵدەبژێری؟ مامۆستا بۆکانی هەربرادەری خۆمە مامۆستا بۆکانی. تاوەکو ئێستا لە سۆشیال میدیا زۆر کەسمان بینیوە کاری کۆمیدیا دەکا بەڵام تۆ کامیان بە دڵخوازترین کەسی خۆت دەزانی لە سۆشیال میدیا کە کاری کۆمیدیای کردبی؟ دانا مەلاقاتێک لەبەرچە ئەوەی کاری لێ ناکرێت و واقعیەتە بۆ هەموو کوردستان دەزانێت. ئەی فەرمانجان ماوەک پێشستا دەماندیت تۆ سەرۆک گروپەکەتان هەموو کاتێک کێرشتان دەکردە سەردانە ئایا ئەوە کێ بوو؟ ئەوەیان ئەمن نەبوو سەرۆک گروپەکەمان بوو ئەگەنا ئەمە لە قەدیم وەتە ئێستا غەژیز کێشەکمان لەگەمەلای نییە و هەر برادەربووینە و هیچ مشکلەمان. ئەی فەرمانجان لە ئێسادا هەز دەکەی کێ لە قیاسی خۆی گەورە کرایە لە بواری کۆمیدیا لە سۆشیال میدیا بەشانی ئەوەی نازانی کە ئاوا گەورە کرابێ؟ زۆر کەسێ ناو سۆشیال میدیای کە بەهرەی ئەوهان نییە لە کۆمیدیای لەوەش ڕادەزانم کە ئەمن قەدیم یعنی لە قەدیمدا لەگە زۆر کەسدا ئیشم کردیا حەز دەکەم ئەو بەهرەیان تێدا نییە لە بەرهەندێک وازمانی. ئایا فەرمان خۆی بە کەسێکی کۆمیدی دەزانێ؟ ئەمن؟ بەڵێ؟ ئەمن
نارم كوميدي نيما ونيا نارم كوميدي شم بس زور كشاهدي أوي دبن ورابردوشم ديارة دەتوانێت کاک فەرمان قسەیەکی خۆشمان لە بۆ بکە وەکو کۆتای پرۆگرام سيخوش يعني بسرعات بي نكتبي بەسەراتێکی خۆش شيرمان ديارة يلا ماري نستينا يلا كليل بيدينا کاتێک خۆش زور سپاس